باوەڕ بە مۆبەڕیرەکانی وەزارەتی دارایی عێراق یا هەرێمی کوردستان کوامێن؟ وابەینی عێراق ئەمانە درۆزنن تەواو ئیتر خواحافیز. وڵا وەزارەتی دارایی عێراق هەمیشە شتەکانی ڕاست بووە چکە بەڵگەبەوە لەبەرەوەی لە ساڵانی پێش وەزارەتی دارایی هەرێم هیچ شتێکی ڕاستی نەبوو، هیچ ئەرقامێکی ڕاستی نەبوو. وانی تۆ باکوی نەکەنە لە موچەیشی مانگی 12 ئەو پێ دەڵێت تەوتینکە ئەم کە تەوتیناکە ئەو پێ دەڵێ دوای تۆ داهاتی حکوومەت هەرێمی کوردستان داهاتێکی بێشماری هەیە. خۆت ئەگەر ئامادەی تێدا نەبێت وا گریمان بەغاش مانگی 12 نێنارا گریمان وتی من بە ئارەزوو دانێرم ئەی تۆ و باوشێک بە پرسیارەتی ئەمین لە تارگرۆدەسۆ نابێ خۆت لە ژیفانی خۆت ئەو پارێ بێ ئەی تۆ نەوتت فرۆشتووە ئەی تۆ داهاتت دێ ئەی تۆ ئەوایە یعنی ئەوایە لە بری خۆڕاگری ئەو خەڵکە نەک ئەوەی کە موچەکەشی بەرە بگرە جۆشنانەشی تازێ کرا بگرە هاوکاریشی کردا نەگەی تۆ ببڕی بۆیە تۆ ناکرێ شتێوە بەغاوەستەوە. قەناعەت بە بڕیارەکانی وەزارەتی دارایی عێراقی فیدراڵەکەم لەبەرەوەی ئەوان حکوومەتێکی باوەڕ پێکراوی دیان پیانراون لە عالەمە. وەڵای من وەکو قەناعەتی خۆم باوەڕم بە هیچیان نییە، هەردووکیان درۆ لەگەڵ میلەتاکەن. من وەکو خۆم قەناعەتم بە هیچیان نییە، بە تایبەتی هەرێمەوە هەر وێران بووە چکە ئەوەی درۆ لەگەڵا کردوین هەرێمی کوردستان ئەگەر ڕاستیش بکە قەناعەتت پێی نامێنێ. بەڵام ئێستا واقعیەتەکەی ئەوەیە چەندە هەرێم درۆوەکە لەگەڵ خەڵک عێراقی ژەونە درۆوەکە لەگەڵ ئێمەیە. ئەو قەناعەتی خۆمە. سوپاس. وڵی جەنام باوەڕم بە داواکاری عێراقە هەنا هەرێمی خۆمان هیچ نییە، هیچ داواکارێکی بۆ نمونەکە داوای شتێکەکەی بۆ جێبەجێ ناکە، بەس لەوانەیە حکوومەتی عێراقی خۆمان بۆ جێبەجێکە. وڵی خەتە هەرێمی خۆمان هەنا خەتە عێراق نیبران. وڵی باوەڕم بە عێراقە خەتای هەرێمە کاکە خەتای هەرێمەڵێ بەشەکەی خۆم بۆ خۆم بەشەکەی تۆژە خۆم. وڵا وەزارەتی دارایی هەرێم خۆ ئەمە یەم ساڵی نییە برا سی ئەوە ساڵە برا ڕاز ناکەن لەگەڵ خەڵکە برا قەسەم بەخوا نەک داهاتی بەغا 100 داهاتیکان بەنێ هەروە خۆیانن خۆ لە ڕووی ئابوووریەوە نێشکستیانەوە. خۆ برا ئێمە هەر لەم ساڵان نزیکەی 40 جار درۆن هاتووە لێ یاوین لە هەموو ڕێکەوە فەشەریانەوە نائەشەوبی لە برا دەستمان سوتاوە. ئەمان درۆکەن ئەزانی بە درۆکەن موچەکە تەسلیم بکەن پارەکان هێرێ چون ئەو دەوڵەتە کاکە وایەنە ئەو دەوڵەتە ئەچی پارەپولت لای خۆیەتی بەڵام ئەمان سەرپێچیەکەن ئەوە تا عالەمە گرێتی و فەقیرە دەستکوتە و کەم ئەندامە و شوێرە و نیوەی نەخۆشی پرۆسات و نەخۆشی هەیە ئەو مەعاشە نانێرن ماوە هەیە بەخوا دوومان گرێکی نەداوە کرێی خانوو